علووی هەڵەبجێ و پڕکراوە لە هەناری شارەکەی خۆی. بەشێکی زۆر هێنارەکان دوای باران شەقیان بردووە، بەڵام تامێکی خۆش و جیاوازیان هەیە. بەتاکید وەکو ئەڵێم بارانەکە لێیاوە، ینی ئەو ڕێژە تەقینی ئەمساڵ هەیە لە بەروبوومی هەنارە. من 25 ساڵە ئیشمە بەم شێوەیە نەمبیناوە، ینی ئێمە چاوەڕێمان کردو باران بارێ هەنار خۆش ببێ، بەڵام ئێمە باخمانەیە بۆ نمونە ئەو باخێکە ئەو باخەمان هەبووە پارەکە بڵێم 20 سەر لە تەقیومان نەبوو، ئەمساڵ 20 سەر لە ساقمانی. وەڵایی لە ئەخێری دڵ نەچێتە یانزە لە مانگی دا. من پاش شانزەی دڵێم کردو یەک دنکی نەتەقی بوو، ئیمساڵ لە یەکی یانزە ڕنیم گەورەکەشم ڕنی وردەکەم هێڵاوە. ئەم ساڵ پێش بارانبارین بەشێکی زۆری باخەوانەکان هەناری باخەکانیان ڕنی، ئەوەی ماوەتەوە بە هۆکاری سەرما شەق دەبات و بەشێکی هەنارەکانیش خراپ دەبن. پلان هەیە هەناری زۆرە چێتە دەرەوە، بەڵام بە حکمی وەرزەکە گۆڕاوە. ئەم ساڵ تۆزێ پێشتر باران باری، هەنارەکەش هەمووی کەو بەسەریەکە هی ئەوەیە نا یعنی وەکو چۆن بڵێ بە معادلی پاریش خەڵک زۆر ڕوبەناری کرد، ڕوبەنارەکەی پارەی نەکرد لەبەرەوەی وەسا نایساگەر وەکو پار خەڵ ڕوبەناری بکرای ڕەنگەم هەنارەوە کۆمەڵی نەکردایە. زۆریشە زۆر هەنارەکەی زۆرە لەبەر ئەوەیە بچێتە دەرەوە باشترە، بەس ناوخۆ هەمووی هەیەی داڵەبجە هەتا سلێمانی لەوانەیە هەمووی باقی هەبێ و شتی هەبێ چکرێنە سەر نایە، بەس بۆ دەرەوە چاکە بڕوات. وەڵی نازانم تیان ئەڕوا، بەس نازانم تیان ڕۆشتوو پار ڕۆیوێتە نازانم ئەمساڵ. حکوومەت تا ئێستا بە پلان و بە شێوەیەکی زانستی کاری لەسەرەوە نەکردووە ساڵانە بڕێکی زۆرە نارە ناردەی وڵاتان بکات، لە کاتێکدا ساڵانە لەسەر ڕوبەری نزیکەی 10,000 دۆنم زەوی لە هەڵەبجە کەمتر یان زیاتر 30,000 تان هەنار بەرەم دەهێنرێت. نەدۆزینەوەی بازاڕیش بۆ ئەم بەرەمە گرفتێکی گەورەی بەردەم باخەوانەکانە و بەرەمەکانیان بەباشی بۆ ساخ نابێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.